شارە شەقڵاوەیە ئەو شارەی پارتی سەنگەردەیەوێ نمونەی پێکەوە ژیانی نێوان کورد و عەرەب بوو 4 ساڵی دیکە بگوازێتەوە بەغدا و لەوێر بڵێت چۆن لە شەقڵاوە لەگەڵ عەرەب ژیاین لە بەغداش دەژین. هەویدار ئەو پێکەوە ژیانەی تۆ باسی دەکەی لەسەر ئاستی کۆمەڵایەتی ڕاستە، بەڵام لەسەر ئاستی سیاسی ساڵ لە دوای ساڵ پێکەوە ژیانی نێوان کورد و عەرەب لە کەمی دەدات. حاکم ئازاد حەمامین کاندیدی ژمارەی 18 پارتی دیموکراتی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر میوانە لە بەرنامەی چی دەکەن؟ حاکم مەشغوڵی خەڵکێر لە ئێستاوە سیان بۆ دەکەم. چی دەکەی بۆ ئەوەی لە 4 ساڵی داهاتوو پێکەوە ژیانی سیاسی لە بەغدا وەک 4 ساڵی ڕابردوو نەبێت؟ پێکەوە ژیانی داهاتوو بێگومان دەبین شەقڵاوە شاری پێکەوە ژیانە. پێکەوە ژیانێکی مستەنع نییە، پێکەوە ژیانێکی طەبیعیە لەبەرەوەی شەقڵاوە شاری مەسیحی و شاری ئەمە لە بەغدا مستەنعە ینی دروست کراوە بە بەڵگەی ئەوەی هەموو مەسیحەکانی عێراق کەسیان لە بە عێراق نەماون، ئێستا هەمویان لە هەولێرن یا لە ئەوروپان یا ڕۆیشتن. هەموو ئەوانەی دیکە پرسیارەکەی من ئەوە بوو چۆن پێکەوە ژیانی سیاسی لە بەغدا کە لە 4 ساڵی ڕابردوو خەلەلی تیا بوو چاک دەکەنەوە بۆی کورد شەریکێکی حەقیقی بێ لە بەغدا. ئەو پێکەوە ژیانە بەڕای من قەت چا نابێتەوە ئەگەر لەگە عێراقدا ئیتفاق نەکرد، ئەگەر لەسەر مەسەلەی شەراکەت لەسەر تەوافق ڕێک نەکەوین. ئێمە پێم وایە کە ئێستا خەلەل هەیە لە بەرامبەر عەقلی بەرامبەر لە ڕۆژی دروستبوونی دەوڵەتی عێراق، لە ڕۆژی دروستبوونی پارتی دیموکرات کوردستان 72 ساڵە هەمان دروشمەکانن، هەما قسە دەکەیتەوە دەڵێن دیموکراتیە دەبێت بە عێراق، دەبێت دەسەڵاتەکە بێت لە عێراق. زانن کاک حاکم بەرنامەی ئێوە پارتی چییە؟ ئەچینە ناو خەڵک ئێستا و خەڵکە لێرەیە خەڵکی شەر لێرە هێویدار لەمبەر لەو بە هەمووی هەیە. ئەمە کاندیدە و پەرلەمانی عێراق دەناسن؟ ئەوە کاندیداوە نییە؟ ئەمە بچنە بەغدا چی بکات؟ میاد ناسێ کاک حاکم. دیفاعی چاک وەک لە پێشبەرگەی دیفاع بکە بە هاون بە تۆپ بچی بە هەموو شێوەیەک دیفاعی بکە بە هەموو شێوێک. دیفاعی چاک چییە لە بەغدا؟ چی بکە لە بەغدا؟ لەوەی دوژمن داعش کە نەتوانی زاد بەسەر هەرێمی کوردستاندا بکە. ئەگەر یەکگر نەبین لە ناو خۆ لایەنە سیاسەکان هەرێمی کوردستان ئەگەر یەک هەڵوێست و یەکدەنگ نەبن ئەمە بەژمارەی کورسیانی ناتوانین. ئەو برادرە وتی ڕاوز بچین لە پەرلەمان مادەم شت کورسی دیرو تازە پەرلەمانی هەریچیان پێ ناکرێ بۆ دەڕۆ مادەم هیچ پێ ناکرێ لەو ساسیۆندا. کاک حاکم ئەم گەنجاڵە ئێوە چن لە بەغدا هیچیان پێ ناکرێت. کورسی چی دەکەن؟ ڕاست دەکە بە بەڵگەی ئەوەی بۆچی هەمیشە باسی بیتۆ لە دەستوردا دەکرێت چونکە لە ئەساسدا کورد بڕوای بەناوەند نییە. ئەم خولەی ئەمجارێ پەرلەمان بەڕای خۆم یەک لاکەرەوێ بۆچی لەبەر ئەوەی دەبێ کورد تێبگە ئایا هیچ ئومێدێک هەیە کورد لە ناو ئەو چوارچێکە ناوی دەوڵەتی عێراق بمێنێتەوە؟ هیچ ئومێد گەرانتیەک هەیە؟ من پێم وایە لە بدایەتی دروستبوونی دەوڵەتی عێراق تا ئێستا هیچ گەرانتیەک نییە. کورسیمان هەبوو لە پەرلەمانی بەغدا دەبی دەست بشۆینەوەی کە هیچ نەکەین چۆن ئێمە وەکو پێشمەرگە بە تفەنگ و بە شەڕ و بە پیر و بە جعێرتوانیمان لە پردێ ڕوبەڕووی ئەو هەموو جێیشە ببینەوە. ئەوە لە شەقڵاوەین یەک دقە ئاەتێکی قورئانیش هەیە سەنگەرەڵێت کەم من فیئەتین قەلیلەتین غەلەبەت فیئەتەن کەثیرەتەن یعنی چەند هێزێکی بچووکیش هەبوو لەسەر هێزێکی گەورە سەرکەوت. هەرچی لە دەستم بێ بۆ شارە دەیکەم ئەوەی کە لە بەرلەمانی بەغدا دەکرێت ئەگەر ئێمە گەشتینە ڕێککەوتنێک ئەگەر هیوای ئەوە هەبوو بەردەوام بین لەسەر تەوافق لە ناو عێراق ناو پەرلەمانێکدا. پارتی هەموو ئیشەکی کردیە لە شەقڵاوەی ئەمە ناکەم یەک شارە جۆگە ئاو کارەبا بەعەدەل هەیە لە شەقڵاوەی کارەبا پارتی هەموو ئیشەکی کردیە لە شەقڵاوەی.
یعنی هەموو خەڵکی کوردستان باش دەزانێ ئەگەر وڵاتێکی دیموکراتی هەبە ئەگەر وڵاتێک با بە پێی ئەوەی کە لە مادەی 2005 لەبەرەوەی هیچ کورد چاری ناچارە کورد هەفتا ساڵە بەڵێ ملی کوردیان گرتووە هەفتا ساڵ لە ناو عێراقدانەوە بە زۆردارەکی کورد ویستی ڕفراندۆ بکە هەموو دنیا لێ ساتە سەرخەت و هیچ علاجی تکەشی نییە غێری ڕفان تۆ باسی چی دەوت بۆ کاک حاکم هیوادارم هەموو لستە کوردستانەکان لە بەغدا یەک هەڵوێست بن چونکە بە هەڵی بە یەک هەڵوێستی لستە کوردستانەکان لە بەغدا ئەتوانین ئامانجەکانی میلەتی کورد بەدەست بێنن خەتای لایەنە سیاسی کوردیەکانە پێویست ناکە من بە هەموو لایەنە سیاسیەکانەوە خەتای هەموو لایەنە من سیاسیەکان پێمانی حەزم لێ بزانی ئێمە لە ئێستاوە دوای هەڵبژاردن هەوڵ دەدەین بەیەکلی بچینە بەغدا وەکو پارتێکی دڵسۆز ئەو گلەیانە ئەەکەم خەڵکی ئەو هەیە لانە تێدابی وەکو پێویست نەبی بەناو پارتیبی ڕەسەن نەبی با پێت برێم ئەلێرە لەو شارێ چەندین جارکاندیدی ئەو شارەی خۆش ناو چویتە بەغدایە ڕەنگە لەوێ عەرەبەکانیشی نەدابیتەوە نەک خۆش ناوەکان بۆی ئەو برادرانە بزانین کاتی دەچینە بەغدا ئەوەش ئەوە نییە بۆ پارە دەچین هەموو لایەک لەو شارە من دەناسێ هەر پەرلەمانتاری کە دەچتە عێراق 38 ملیۆن دینارە بڵێ بەڵام هەموو کەسێک لەو شارە کاگەویدار هەموو کەسێک لەو شارە من دەناسێ من محتاجی ئەو پارەیە نیم وەکو شخصێک نەخێر زۆر جیاواز پارە دەچێ بەغدا ئامادەم بچمە بەغداگا پەرلەمانی عێراق پارە نەدا بەڵێ ئامادەم نیوەی پارەکە بدەمە عایلەی شەیدا بەڵێ چۆن دەخۆم ڕقم تەلەفۆنی حاکم بنووسن دواتر تەلەفۆنی بکەم بەس قەپات ناکەی وعد 445 81 نقطة أو الرقمي حاكمة هم حاجي ورا بيش ها يلا 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 ورا 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 إيرا ناب برد ها شابلاك بمام حاجي یاک ئازاد مامەڵە ئازاد ئەتوو برێم هاتی خۆتە بژاتە زۆر لێ مەمنونی ئەوە ئەوە 45 ساڵە سیاختەرەتەرم بەێ هەرچی نەبکەی لۆ ئەو عیزبانم کردیان بەێ حەنتەرە ئەرێوە لە حەنتەرە ئەمە تازە بۆ عمرێ تازە چم لۆ دەرەکەن وەڵاتەوە حملم تازە ڕۆیتە بە تەمای چم لێ بکەن بۆ ماڵ و منداڵی خۆت بۆی بەسەر بەرزی لەم کوردستانە بژین چیت بۆ بکە چی بکە بۆ کورد بۆ تۆ نا بۆ تۆ بۆ هەرچی بکە باشە لۆ خۆشیان قازانجە بکە لۆ ملەتی یعنی چی دەبێ گەیمەش داستانێک تۆمارکەیت لەکوێ بە هەموو لایەنەکان لە بەغدا شەڕ بکەین بە هەموو لایەنەکان ئەگەر یەکتر بگرین برلمان دەچەمێنی نەخێر نەخێر خۆ بچەمینی نابی بێتۆ شەقلاوە کە دەچمە بەغدای باشە لۆ ناتوانم بەسراحەتی خۆم بسوڕێمەوە چ لە بۆم لەبەرەوەی کوردی وەڵامم مەدەوە بڵێ من شەڕت لە بۆەکەم کورد شەڕی لەگە عەرەبی لەوێ پێ ناکرێت لە ناو پەرلەمان لەوێن دەریەک بگرین عەرەب ناتوانانی پشتمان بشچینی ئەمن دەنگ بە جەنابەت نادەم ڕێزم لە بۆ تو هەیە ئەمن دەنگ بە کەسێکی دیکادەم بەڵام هەر پارتی ئەمە خینم پارتیە ئەوەی کە دەنگم پێدەدا کەواتە بڕوای بە من بە ئیمکانیاتی من هەیە بۆشی هەیە داوام لێ بکە فلان شت و فلاش بکە بەڵام ئەوەی کە یەک ڕێزیە من لەگەڵی دام 100 چاچی دەناسم بەرێ کرێکاریشمان بۆ کردووە و مەوقیفی پیاوەتیشی هەبووە و خۆش ناویشتە و دەنجشی پێدەین ئەوە تۆش دەنگ دەدەیت هاتوو شاوی حاکمەوە دەرچووی پیرۆزە ئەوە حاکم دەرچوو شەڕەکەشمان کرد شەڕەکەشمان فەشەلی شەڕ بۆ فەشەلیە خیانەت کرا کاکە نیوە لە جەبهەوی نیوە ڕۆیشت ئەو نیوەی لە جەبهە بوو چییە بۆ پێ دەزانی بە خۆ دەزانۆ من بۆ ناوە نازانم نازانم من نایزانم کاکە تۆ بە من بڵێ ئەوە جەمعەتی باڤێرتی تاالبانی بوو دیفاعیان کرد
بەزیانش ناوە دیفاعیان نەکرد نەیانکرد دفاعیان کرد با باشتر بەس دەیوان گوت کوڕی خەڵ دەکوژرا کوژراوە با کەس نەماوە بەچێ با کوژرابان با کەس نەماوە کەس نەماوە هەموو کوردبان بەس با داژر نەکرا ئەتۆ عاجز بووی بەوە بەرە زۆر ئێستا کورد سێ بەشی هەمووی لەناخەوە ئەقلێ لەبەر کەرکوو وڵاڵێن لە بیر کراوە کورد زۆر شت لە بیرەکە یاوی فرۆشتانەوە لە بیر کردی ئەمە لە بیر نەکردی ئێمە بێگومان لەبیری ناکەین لۆ لەبەرە هیچی نەکردو هیچ هەڵوەستێکی نەبوو هەر پارتی بوو لە پردێ سحێلا و مەغموری چۆشی بە دوژمندانە ئێمە شتێکمان لە برادرانی چەتی لە ماوەی ڕابردوودا ئەویش سیاسەتی عراقچێتیە سیاسەتی تەسلیم بوون بە بەغدا چی لای تو زۆر مهمە کە بچە بەغدا بڵێ بە قڕانیش بۆەوە دەکەم ئەم قسای ئەو خەڵکی کردی پێ نەکراوە ئێرانە لەو مناقشەی خەڵک چی لای تۆ مایەوە لای من مایەوە کە دەبێ ئەگەر عقلی بەرامبەر نەتوانێ مافەکانی کوردستان بسەلمێنێ ئەو پرانسیپانەی کە گەرانتین لە دەسوودا جەبەجێنەکە دەبێ کورد بە ئاشتیانە بێ بە هەر شێواز دەبێ کێشەی خۆی یەکلا بکاتەوە و بە گیانی ڕفراندۆم چنە بەغدا بە گیانی ڕفراندۆم هیچ بکەین بە گیانی ڕفراندۆمیش ئەگەڕک نەکەوتی بگەڕێنەوە کوردستان هێویدار بەم شێوەیە کۆتاییمان هێنا بە دووە ئەڵلقەی بەرنامەی چی دەکەن لەگەڵ کاک حاکم ئازاد دەست خۆش بێ زۆر دواکاندید بووی لە بەرنامەکەی ئێمە دەستی تۆ خۆش بێ زۆر سپاس من و سنگەریش هاتین کوتایی بەرنامەی چی دەکەن دوا بەرنامە بوو من و سنگەری سوپاسانەکەین ئەوەکرد بەرنامە بوو خواتان لەگەڵ